خۆشەویستان ئەمڕۆ باسێکی گرگمان هەیە لەم تەوەرەدا ئەمانەوێ تیشک بخینە سەر بابەتێکی مێژووی کە توانم بڵم بناغەیە کە بۆ کاری ڕۆژنامەنووسی کوردی ئەویش باسکردە لە ڕۆژنامەی بانگی حەق کە ئەو ڕۆژنامەیە بوو لە شکەوتی جاسانە لە 28 زاری ساڵی 1923 دەرچوو لەلایەن حکوومەتەکەی شێخ محمودی حەفیدەوە. یەکەمین ڕۆژنامەی شۆڕژگەری کوردی بوو کە لە شاخەوە دەرچوو. ئێمە بۆ گرنگیدان بە باسی ڕۆژنامە و لە نێویشدا ئەو ڕۆژنامەیە کە لە کاتی خۆیدا دەرچوو بۆ وڵامدانەوەی ئینگلیزەکان ئەمڕۆ ئەم تەوەرەمان دیاری کردووە باس لە مێژوەکەی دەکەین باسەوە دەکەین کێ بوون ئەوانەی کە هاوکار بوون لە دەرچوونی ئەم ڕۆژنامەیە و لە کاتی خۆیدا چ پێگیەکی هەبوو بۆچی ئەم ڕۆژنامەیە گرنگ بوو سەر ڕاوی کە ژمارەیەکی کەمی لێ دەرچوو بەڵام هەتاوەکو ئێستاش باس دەکرێتەوە و بۆچی لە ئەشکەوتی جاسانەش ئەم ڕۆژنامەیە دەرچوو ینی باس لە بمبارانکردنی شاری سلێمانی ئەکرێ و لە دوایەوە ڕۆشنی شێخ محمود دەکرێت بۆ جاسانە و باس لە ئەو چاپخانەیە شەکرێت کە شێخ محمودی حەفید ئەم ڕۆژنامەی پێنووسیوە. کۆمەڵک بابەتی گرنگ لەم تەوەرە باس دەکەین بە میواداری بەڕێز دکتۆر کارزان محەممەد نووسەر و توێژەر کە بە خۆشحاڵی و ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانایە. کاکتۆر بەخێربێت. سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویست. دووارە بەخێربێت. گەرباسێک لە گرنگی ئەم ساڵ ڕۆژە بکەین بۆ ڕۆژنامەی کوردی و بە تایبەتیش کە باس لە ڕۆژنامەی بانگی حەق ئەکرێت تایبەتمەندی و جیاوازی چییە لەو ڕۆژنامانەی تر کە لە کاتەکانی تردا دەرچوون. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویست. هیوادارم گەلەکەمان لەم ناو ئەم جەنگ و ئاڵۆزیەدا پارێزراوێ. بەڕاستیدا ڕۆژنامەی بانگی حەق نەک یەکەمین ڕۆژنامەی کوردیە لە ئەشکەوتا دەرچوو بێ بەڵکو یەکەمین ڕۆژنامەگەریە یەکەمین ڕۆژنامەیە لەسەر ئاسی جیهان کە لە ئەشکەوتا دەرچووە. کاتێک کە سەری ناوەرۆکی ئەم ڕۆژنامەیە دەکەیت بۆ دەرەکەوێت کە ناوەرۆکێکی زۆر دۆڵەمەنی هەیە بەڵام ئەمە سەرتایەکی هەیە. لە دوای هەڵوەشانی ئیمپراتۆریەتی عوسمانی میلەتانی بندەستی عوسمانی هوشارە بنەوە بۆی کە خەبات بکەن لە پێناو گەشتن بە مافەکانی خۆیان. لەو سەروەختەدا پیاوێکی جەنتڵمان بە ناوی شەریف پاشای خەندان بە نوێنەرایەتی کورد ئەچێ بۆ پاریس بۆی بەشداری کۆنگرەی ئاشتی پاریس کا بۆ دامەزرانی دەوڵەتی کوردی. کاتێک لەوێ بڕووبیانی پێدەگرن دەڵێن کێ دەڵێن تۆ نوێنەری کوردی. شێخ محمود وەکو کەسایەتێکی دیبلۆماسی کەسایەتێکی عاقڵی سیاسی بە نای هەموو میلەتی کوردەوە پشتیوانی ئەکات کە ئەمە نوێنەری کوردە و دیکۆمنتەکانم لەم کتێبەدا خستۆتە ڕوو. لە دوای ئەوە کە شێخ محمود وەکو کەسایەتێکی گەورە حکوومەتێکدا ئەمەزرێنێت لە کوردستانی باشوور گرنگی ئەم حکوومەتە لە چیدایە؟ یەکەمین جارە کورد لە کوردستانی باشوور دەسەڵات لە دیوەخانەوە باتە ناو دەوڵەتەوە واتە عەقڵی دامەزراندنی دەوڵەت و دەوڵەتمەداری هەبێت. ئەگەر جاران لە ڕێگەی دیوەخانی عەشیرەتەکانەوە وڵات بەڕێوە ببرا کێشە و گرفتەکان بەڕێوە ببرا شێخ محمود هات ئەزموونێکی نوێ هێنا ئارا ئەوش دامەزراندنی دەوڵەتە بناغەی دەوڵەتەوە لە هەمان کاتدا دامەزرانی فەرمانگەیە بۆ کاروبارەکانی وڵات. ساڵی 1923 کاتێک کە وردە ئینگلیز دەیەوێ پەیمانی لۆزان سەر بگرێ و زەمینە سازی بۆ پەیمانی لۆزان بکە بۆی کە جایش کە کورد بچێتەوە بندەستی دەوڵەتی داجیکەران و کورد لەبەر خاتی نەوت بفرۆشێ. لەم کە ئانووساتەدا ئینگلیز داوای ئەوەکە کە کورد ئەبێ بڕاتە بندەستی دەوڵەتی عێراقەوە. شێخ محمود پێی وایە کە نە کورد پێویست دەکات لە بندەستی عەرەبا بژی نە عەرەبیش لە بندەستی کووردا بژی. یعنی ئەمەی شعرەکەی شێخ ڕەزای کردبوو بە دروشم عەرەب ئینکاری فەزڵی ئێوە ناکەم ئەفزەڵن ئەمما سەلاحەدین کە دنیای گورت لە زۆمڕەی کوردی بابام و یانی لە زۆمڕەی خەڵکی سلێمانی بوو. بۆیە شێخ محمود دەڵێ من بە هیچ شێوەیە کە جارێک کە من ناچمە بندەستی هیچ وڵاتێکی تر. و بۆچی شاری سلێمانی چۆڵەکە لەو ساتەدا ئینگلیز بەیاننامە بڵاوکاتەوە بە ناو شاری سلێمانیە کە پێویستە ناوچەکە چۆڵکرێ لە بەرەوەی بەردومانەکرێ. شێخ محمود دێت شاری سلێمانی بەجێڵێ ئەچێتە ئەشکەوتی جاسەنە بۆ ئەوەی کە خەڵک بە دوور بێت لە توندوتیژی و بە دوور بێت لە بەردومانەکانی ئینگلیز. بەڵام بەداخەوە دەوڵەتی ئینگلیز زۆر درڕندانە دێ شاری سلێمانی بەردومانەکە و بە پێی دیکۆمنتێک دەستم کەوتۆ یەکەمین جار چەکی کیمیایی لە مێژووی جیهاندا بەکارهێنراوە دژ بە شاری سلێمانی بەکارهێنراوە و ئەو بۆمبیانێک کە ئینگلیز فڕێداوەتە خوارەوە گازی کلۆریتیا بووە و خۆشبەختانە لە ئەرشیفی بەرتانیا وێنەی ئەو بۆمبیانەش دۆزراوەتەوە کە سۆزان میسیلاس کسوێتی ڕوو کە سەری بۆمباکان کە ڕێک بە قەی جەستەی مرۆڤێکە بێ هێندە گەورن. ئەمە یەکەم جارە بۆمبای ناپاڵم بەکاربێنرێ. بەڵام ئەوەی کە خاڵێکی گەشت لە نێو مێژووی ئەم شۆڕشەدا چییە؟ شێخ محمود لە جیاتەوەی کە سەرۆت و سامانەکەی خۆی نەقڵکە هاتووە چاپخانەی بەباری ئێستر نەقڵ کردو بۆ ئەشکەوتی جاسەنە
و یەکەمین ڕۆژنامەی لە مێژووی جیهاندا لە ناو ئەشکەوتە چاپ کردووە و لە ژیانیشمان زۆرم وتار خوێندێتەوە بەڵام هیچ وتارێک هێندەی ئەو وتاری شێخ مەحموود کاریگەری لەسەرمدا ناوەکە لە ڕۆژنامەی بانگی حەقدا نووسێتی و بە دروشمی ڕۆژنامەکەش چییە ناشکێ بە تۆپ و بۆمبە سەرفرازە بانگی حەق چونکە پێی وا بۆ خاوەنی بانگێکی حەقن کە بانگی کوردایەتی و بانگی مافەکانی گەلی کوردە. زۆر باشە شێخ مەحموودی نەمە بۆچی ئەشکەوتی جاسەنە و سوورداشی هەڵبژاردەوە هۆکارچی بۆ کە ئەو موقعە هەڵبژاردەوە؟ لە ڕاستیە ناوچەی سوورداش ناوچەیەکی زۆر استراتیژیە کە هەم ڕێگاچێتە سەر شاری هەولێر شاری کەرکووک و شاری سلێمانیش هەمووی ئەتوانین لێوە دەستی پێ ڕابگا و لە هەمان کاتدا ناوچەی سوورداش ناوچەیەکی خەڵکێکی زۆر شۆڕژگێر بوون و لەوێ ئەشکەوتی زۆری تایە بۆ خۆحەشاردان وەکو ئاماژەم پێکرد لەو وتارەی بانگی حەقیشە ئەنووسێت لە ژمارەیەکە کە نووسیوێتی بانگەشەی جیهاد دەکات جی ئینگلیس و پێی وایە ئەڵێ ئێمە بۆیە سلێمانیمان بەجێهێشتەوە بۆ ئەوەی کە شەڕەکە بەرینە دەروی ناوچەی مەدەنی بەڵام بەداخەوە ئینگلیس لەبەرەوەی جێشەکەی سوپاکەی نەیوێراوە چێتە ناوچەی سوورداش هاتۆ پەلامەری خەڵکی مەدەنیە و لە وتارەکەش شێخ مەحموود لە بانگی حەق نووسێت ئەڵێ لەم عەسری مەدەنیەتەدا وشەی مەدەنیەت بەکارێنێ ئەڵێ ئێمە داوای حقوقی خۆمان کرد بەریتانیایەکی عوزما کە لافی شارستانیت لێیە لەسەر ئاسی جیهان هات بە بۆمبای ناپاڵم وەڵامی داینەوە هات ژن و منداڵی قەتڵ عام کرد لە شارەکەدا و لە ژمارەیەکی بانگی حەقا جگە لەوەی کە بانگەشەی جیهادی کردووە دژی دەوڵەتی داگیرکەری ئینگلیس لە هەمان کاتدا بەیاننامەیەکی تێدایە بۆ هاوڵاتیان کە چۆن خۆیان بپارێزن لە جەنگ و توندوتیژ. کاکتۆر لەسەر ئەوە بۆستین چۆن بیری لەوە کردوتۆ کە ئەم چاپخانەیە لەگەڵ خۆیان بەرەیانی تۆ لە کاتێکدا کە لە شوێنی خۆت ئەڕۆیت و پەنابێتە بەر ئەشکەوتی ڕەنگە ئاخرشت بیر لەکەیتەوە ئەوەی کە تۆ چاپخانێک لە خۆتا بەریت و لەوێشەوە ڕۆژنامەیەک دەرکەی ئەو گرنگی ئەم ڕۆژنامەیە لە چیا بوو و تا چەندێک شێخ مەحموود زیرەک و بردبین بووە یان با بڵێن دنیابین بووە کەوەی کە دەنگی حەقی خۆی لەم ڕێگەیەوە بگێنێت. لە ڕاستیە بنەماڵەی حەفید لە باو باپیرانەوە بنەماڵێکی زۆر ڕەشنبیر بوون کە نەوەی شێخ مارفی نۆدیە و دواتریش کوڕی کاک ئەحمەدی شێخ بووە و خۆشبەختانە دەستنووسی زۆر گەورەیان هەیە کتێبی زۆر مەزنیان نووسیوە خۆشبەختانە نوسخەی دجیتاڵی دەستنووسەکانیشم دۆزیوەتەوە هەتا بە بنەماڵەیەکی خوێندەوار بوون و لە هەمان کاتە شێخ مەحموود کاتێک کە حکوومەتی دامەزراندووە بایەخێکی زۆر گرنگی بە ڕۆشنبیران و بە تایبەت بە ڕۆژنامەداوە لە زمانی شێخ مەحمووددا چەندین ڕۆژنامەی جۆراوجۆر دەرچۆ بە زمانی کوردی ئەگەر پێشتر نووسین بە زمانی بێگانە بوو بێ شێخ مەحموود هەوڵیدا زمانی کوردی بکە بە زمانێکی ستاندارد پێی بنووسێت و لە هەمان کاتدا شێخ مەحموود زۆر بایەخی بە بواری ڕۆژنامەگەری داوەزانێتی چەکێکی زۆر گرنگە بۆ ڕۆشنبیرکردنی خەڵک و تەنانەت لە شاری سلێمانی هاوکارێکی زۆری خەڵکی کردو بۆ فێربوونی خوێندەواری پشتیوانێکی زۆری ڕووناکبیرانی کردو بۆی کە پشتیوانی دەوڵەتی کوردی ببن و بەڕاستیش کاتێک کە سەیری ڕۆشنبیران و منەوەرانی سلێمانیەکە ئەبینی زۆرینەیان پشتیوانی حکوومەتی شێخ مەحموودیان کردو بەڵام یەک حەقیقەتمان لەبیر نەچێت ڕۆشنبیر کەسێکە پشتیوانی میلەتەکەی خۆی بکات لە بەرامبەر زوڵم هەرگیز کاتێکە یەکێکە قەڵەم بەدەستە لە ناو سەنگەری داگیرکەردا ناچێتە چوارچێوەی ڕۆشنبیرەوە دەزانم لە وەختەدا کەسانێکە بوون کە نیاری حکوومەتی شێخ مەحموود بوون بەڵام ئەمانە لەلایەن ئینگلیزەوە دەمیان چەور کرابوو بۆ ئەوەی کە کورد لەم خۆناغەدا داوە هیچ شتێک نەکاو بچێتەوە بندەسی دەوڵەتی عێراق بژی بەڵام خۆشبەختانە کاتێک کە سەری ئەزموونی شێخ مەحموودەکەی بە تایبەت لە بەڵگەنامە نهێنیەکاندا واتە قسەی قسەی جێڕانەوە نی قسەی ئەو دیکۆمنتە نهێنیانن کە لە ئەرشیفی دەوڵەتانەوە دەستم کەوتووە بۆم دەرەکەوێت کە ئەم پیاوە کەسایەتێکی زۆر جەنتڵمان بووە و یەکەمین کەس بووە کە عەقڵێکی ئیداری هەبوو بۆی کە وەکو ئاماژەم پێکرد دەوڵەت ناغەی دەوڵەتمەنداری دامەزرێنرێت لە کوردستانی باشوور. باشە نەوەڕۆکی ڕۆژنامەکە باسی لە چی کردو هەروە ئەو بابەتانەی کە تێیدا بڵاو کراوەتەوە سەبارەت بە چی بوون؟ لە ڕاستیە ڕۆژنامەکە سێ ژمارەی لێ دەرچووە 8 ئازار 28 ئازار هەتاوەکو 12 نیسان لە ژمارەیەکدا وتارێکی تێدا نووسیوە بانگەشەی جیهاد دەکات دژی دەوڵەتی ئینگلیز کە ئەمە ئەڵێ ئێمە لەم عەسری مەدەنیەتەدا ئێمە داوای حقوقی خۆمان کرد بەڵام بەریتانیا ئەوێ بە زوڵم و زۆرداری لە ڕێگەی هێزی ئاسمانی فڕۆکە و وڵاتمان داگیرکاو بە زۆرە ملێ بمان فڕۆشە بە عێراق و لە هەمان کاتدا لەو بابەتەشە لەو ژمارەشدا بابەتێکی بڵاو کرێتەوە بە ناوی بۆ بەرگری نیشتیمانی واتە هانی هاوڵاتیانەیە کە هەم هاوکاری شۆڕش بکەن هەم خۆشیان لە تونند و توجی پارێژن لە ژمارەی دووە بابەتێکی زۆر گرنگی تایە ئەویش ڕێنماییکردنی خەڵکە کە چۆن هاوکاری شۆڕشکەن
لێ نووسراوە ئەڵێ ئەوانەی کە یارمەتیەن یەکەمین ناویان تۆمارە کرد و ئەبێ پسوڵەش وەرگرن و سێمیش ناویشان ئەپارێزرێت و چوارەم ئێمە لە بیرتان ناکەین و لە هەمان کاتدا لە ژمارە دووە یەکێک لە جوانترین وتارەکان کە من لە مێژوو ژیانما خوێن بێتمەوە لە ژمارە دوایە. شێخ مەحموود هاتووە وتارێکی نووسیوە و لەم توێژینەوەشدا ئاماژەم پێ کردووە. هاتووە چی کردووە؟ هەر پەڕەگرافێکی نووسینەکەی پشتی بەستۆ بە ئاەتێکی پیرۆزی قورئان. بۆ نمونە لە خاڵ یەکەمدا باسیەوەکە کە موسڵمانان هەموو برای یەکترن داوای تەبایی لە میلەتی کورد دەکا و پشتی بە ئاەتێکی پیرۆزی قورئان بەستووە. لە ژمارە دووە باسیەوەکە کە چۆن ئینگلیز هاتووە شاری سلێمانی بەردومان کردو ئەڵێ ئێمە بە ئاشتی داوای مافەکانی خۆمان کرد، بەڵام ئینگلیز بە بۆمبا و بە ناپاڵم وەڵامی داواکارەکە ئیانمایەوە. لە ژمارە سێدا ڕەخنەیتون لە کاربەدەستانی ئینگلیزەگری ئەڵێ کە زۆر بە سوکایەتی مامەڵە لەگەڵ کوردی موسڵمانە ئەکەن. لە ژمارە چواردا ئاماژە بۆ ئێڵێ کورد نابێ بێ ئومێد بێت و بەو ئاەتە پیرۆزە دەست پێکە کە لا تەحزەن وەلا تەحزەن، ئەڵێ تکایە نائومێد مەبن، ئومێدتان بە میلەت و بە شۆڕشەکەی خۆتان هەبێ. کاتێک کە سەیری ئەم وتارە ئەەکەی دەبینی یەکێکە لە بەهێزترین ئەو وتارانەی کە لە مێژووی ڕۆژنامەگەری کوردی دانووسراوە بۆ داکۆکی لە مافەکانی کورد و وەجاتیکردنی ستەمی داگیرکەران. لە ژمارە سێدا دەبینی سەر لە نوێ جاریشکە ئومێد دەبەخشێتەوە بە گەلەکەمان ئەڵێ بەرامبەر بە داگیرکەران بێدەنگ مەبن، هەوڵ بن یەک ڕێزی و تەبایی خۆتان بپارێزن و ئومێدتان بۆ هەبێ ئێمە ڕۆژگارێک ئازاد دەبین. بەڵام لە دوای ئەوەی کە ئینگلیز پەلاماری سووداژە و هێزی زەمینی بۆ بە داگیریەکە چاپخانەکەش و ڕۆژنامەکەش دەکەوێتە دەست ئینگلیز، هەرچەندە خۆشبەختانە بە هەوڵ و هیمەتی دکتۆر نەجاتی عەبدوڵڵا کە یەکێکە لە نووسەرە هەرە خەمخۆرەکانی کورد لە ئەرشیفی بەریتانیدا جاریشکە ئەم ڕۆژنامەیە دۆزراوەتەوە و خۆشبەختانە ئێستا سەرجەم ژمارەکانی بانگی حەق لە کتێبخانی کوردیدا هەیە. زۆر باشە کاکتۆر، باس لە کەسایەتی ئەحمەد خواجە دەکرێت وەکو سەرنووسەری ڕۆژنامەکە یەکێکیش لەو کەسایەتیانی کە لەگەڵ شێخ مەحموودا بووە. ئەو ڕۆڵی چی بوویان ئەو کەسانی بەگشتی لەگەڵ دەسەڵاتەکەی شێخ مەحموودا بوون، چ کاریگەریەکیان هەبووە لەسەر ئەو باڵێن ئەو جوڵانەوەی کە شێخ مەحموودی نەبرهەی بووە؟ لە ڕاستیە کاتێک کە سێ شەش شێخ مەحموود دەکەین دەبینین کۆمەڵێکی زۆر خەڵکی ڕووناکبیر و منەوەری نیشتیمانی پشتیوانی حکومەتی شێخ مەحموودیان کردووە. ئەگەرچی لە بانگی حەقدا بە وردی ناوی دووسەرەکانی نەنووسراوە، بەڵام بە پێی شێوازی نووسینەکان دەرەکەوێت کە شێخ مەحموود خۆی سەرجەم وتارەکانی نووسیوە. بەڵام بوونی ئەم منەوەرانە چی کردووە؟ وای کردووە کە هەڵبەتێکی هۆشیاریش لە ناو شاری سلێمانیدا هەبێ، بۆ نمونە لەسەر مافەکانی ئافرەتان، مافەکانی منداڵان و لە هەمان کاتدا هوشیارکردنەوەی خەڵک کە بۆ کێشە و گرفتەکانیان پەنا بۆ فەرمانگەکانی حکوومەت برن. لەبەرەوە کاتێک کە بە پێی دیکۆمنتەکان سێری ئەم حکوومەتداری ئەەکەی دەبینی مۆدیلێکی زۆر پێشکەوتوو بووە بە بەراورد لەگەڵ وڵاتانی دەوروبەریشدا. زۆر باشە. ڕۆژنامەکە ئەو سێ ژمارەی کە لای دەرچووە چاپەکان و هەروە نوقسەکانی بۆ چ شوێنێک نێردراون و لە چ شوێنێک بڵاوکراونەتەوە؟ لە ڕاستیە ئەرشیفی ڕۆژنامەکە کاتێک کە ئینگلیز ئەشکەوتی جاسەنە داگیرەکە دەکەوێتە بەریتانیا و بەتایبەت لە زانکۆی کامبرێج هەیە، بەڵام خۆشبەختانە هەروەکو ئاماژەم پێ کرد بە هەوڵ و هیمەتی کۆمەڵی ڕووناکبیری کورد ژمارەکانی دۆزراوەتەوە و خۆشبەختانە بنکەی ژینجاری کە چاپی کردوتەوە و تا ئێستا چەندین لێکۆڵینەوەی زۆر نایب لەسەر بانگی حەق دووسراوە. یەکێک لەوانە دکتۆر کەمال فوئادە کە پێی وایە ئەمە گۆڕانێکی زۆر چۆناتی بوو لە مێژووی ڕۆژنامەگەری کوردیدا کە ڕۆژنامەیەک بۆ یەکەمین جار لە ناو ئەشکەوتا دەرچێت. بەڕاستی زۆر جێگەی تێڕامانە سەکردەیەکی سیاسی کاتێک وڵاتەکەی بەجێڵە لە جیاتەوەی کە قاسە و پارە و پولەکەی بەرێ هاتووە چاپخانەکەی بەباری ئێستر ببات. تۆ سیرکە لەو وەختەدا ئامرازی گواستنەوە هەر نەبووە تەنها لە ڕێگەی ئێستر و باربەرەوە شت گوازیتەوە، وەرە بینە بەرچاوی خۆت لە شاری سلێمانیەوە بەباری ئێستر چاپخانەیەک بەری بۆ ناو ئەشکەوتێک و لەوێ کاغەزت دەستکەوێ مەرەکە بە دەستکەوێ و چاپخانە بخەیتە ئیش بۆی کە ڕۆژنامە بکەی بە چەکێکی بەرگری، چەکێکی مەدەنیانە بۆ داکۆکی لە مافی کورد. پێم وابێ یەکێکە لە هەرە خاڵە گەشەکانی مێژووی ڕۆژنامەگەری کورد.
بەس من بەستی پرسیارکەم ئەو بوو لەو کاتدا کە ژمارەکان بڵاو ئەکرایەوە بۆ چ شوێنێکی دەنارد شێخ مەحموود ئەم ڕۆژنامانە و ئەم پەڕانەکە چاپ دەکران بۆ چ شوێنێکی نارد و مەبەستی لە چ شوێنە بوو زیاتر؟ ئەم ڕۆژنامەیە بەنهێنی نێردراوەوە بۆ شاری سلێمانی چونکە بانگەوازەکانی هەمووی بۆ سنووری پارێزگای سلێمانی و هەموو میلەتی کوردیشە و تێدا داوای کردووە کە هەیئەی مدافعی ملیە دامەزێنوە تا هێزی بەرگری نیشتیمانی دامەزرێنرێ. هێزی بەرگری نیشتیمانی ئەرکەکان چییە؟ یەکەم کۆکردنەوەی پیتاکە بۆ شۆڕژگەڕان چکە ژمارەیەکی زۆری شۆڕژگەڕی لەگەڵ خۆی بردوتە ناوچەی سوورداژ و دووهەم ئامۆژگاری کردوون کە چۆن خۆیان لە هێرشە ئاسمانەکانی ئینگلیز بپارێزن و سێش داوای کردووە کە کەس خیانەت لە نیشتیمانەکەی نەکە ئەگەرنا بە توندترین شێوە سزا دەدرێ و چوارەمینیان هەتا ڕێنمایشی تێداوە کە هاوڵاتیان چۆن خۆیان لە بەرامبەر هەر پەلامارێکدا بپارێزن. ڕۆژنامەکەی ناردۆتەوە ناو شاری سلێمانی دابەش کردو بەڵام گرفتەکە لە چیدا بووە کاتێک کە ئینگلیز شاری سلێمانی بەردومانەکات و دوای ناوچەی سلێمانی داگیرەکات سزایەکی زۆر زۆر توندی داناوە بۆ هەر کەسێک کە کتێب و ڕۆژنامە و گۆڤاری سەردەمی شێخ مەحموودی پێبگیرێ. ئەوەی کە ماوەتەوە لە ئەرشیفی تایبەتی هەندێک لە ڕووناکبیراندایە ماوەتە و هەڵگیراوە و لە هەمان کاتدا بە دڵنیاییەوە ئێستا ئەرشیفێکی زۆر دۆڵەمەندی کوردی هەیە لە وڵاتانی ئەوروپا. بۆیە داواکارم لە کوردانی خەمکۆر بە تایبەت لە وڵاتانی بەرتانیا فەڕەنسا ئەمریکا بگەڕن بە دوای مێژووینەتەوە کەمانە چکە دڵنیام ئەرشیفێکی زۆر دۆڵەمەند لە وڵاتانەیە کە تا ئێستا دەستمان پێ ڕانەگەیشتووە. باشە کاکتۆر ئەم ئەزمونە تا چنێک بوو بە ڕێخۆشکرد بۆ شۆڕشەکانی تری کوردستان و ئەزمونێک و بناغێک بۆ کاری ڕۆژنامەنووسیش بووی کە سوودی لێ ببیندرێت و سوود لەو ئەزمونە وەرگرن کە شێخ مەحموودی نەمرهەی بوو. لە ڕاستیە کاتێک کە سەیری سەرجەم ئەو ڕۆژنامە گۆڤاراناکێک کە لە کوردستانی باشوور تەنانەت لە کوردستانی ڕۆژهەڵاتیش لە سەردەمی کۆماری کوردستان دەرچوون کاتێک کە سەیری نووسینەکانیانەکەی دەبینیت کاریگەری ڕۆژنامەکانی سەردەمی شێخ مەحموودیان پێوە دیارە. بۆچی؟ چونکە گەرێمە سەیری ڕۆژنامەی کوردستانی دایک بکەین دەبینی وشەی بێگانی زۆر تیا بەکاراتەوە. کاتێک کە سەیری ڕۆژنامەکانی سەردەمی شێخ مەحموودەکەی لەگەڵ بڵاوکراوەکان ئەبینی لە ساڵ یەکەمەوە هەتا ساڵی کۆتایی کە بەراوردێکی ئەبینی زمانی کوردی زۆر گەشەی کردووە چونکە زمانەکە پێنووسراوە وردە وردە لە زمانی بێگانە ڕزگاری بوو وشەی ڕەسەنی کوردی بەکاراتەوە. ئەگە سەیری مێژووی ڕۆژنامەگەری کوردی بکەیت دەبینی ڕۆژنامەگەری ساڵی 20ەکان کە بەردی بناغەدا ئەکوتێت بۆ نووسینی کوردی لەگەڵ ساڵی چلەکانە کە بەراوردی کە بینی زمانەکەش گەشەی کردووە و لە هەمان کاتدا هانی منەوەران و ڕووناکبیرانی داوە کە نووسینەکانیان بڵاوکەنەوە چونکە بەداخەوە ئێمە نووسەر و شاعیرمان زۆرن کە بەرهەمەکانیان چۆتە چوارچەوەی فۆکلۆرۆ یاخود فەوتاوە بەڵام ڕۆژنامەکان گرنگی لە چیایە؟ نووسینەکان ئەهێڵێتەوە بۆ مێژوو. ئێستا کاتێک کە شێخ مەحموود ئەم ڕۆژنامە گۆڤارانی لە سەردەمی خۆی دەرکردووە ئەبینی بۆتە ئەرشیفێکی زۆر گرنگ بۆ هەڵسەنگاندنی بارودۆخی ئەو سەروەختەی کورد کە پێش 100 ساڵەمەوە پێش حکوومەتێکی کوردی لە ناوچەیەکی کوردستانی باشووری پەرازغا هێندەک سەرۆکێک و سەکردێکی عەقڵێک و شێخ مەحموودیە بووە کە باغ بە ڕۆژنامەگەری بە و تەنانەت دەتوانی لە ڕێگەی ئەم ڕۆژنامە گۆڤارانەوە تێگەشتێکی تەواوەتیت بۆ واقعی ئەو وڵاتە هەوێت. دکتۆر کارزان حەزەکەم باسێک لە کتێبەکەی خۆت بکەی بزانم چ بابەتێکت تیا ئەرشیف کردووە واروەها ناوەڕۆکی کتێبەکە باس لە چێکات؟ لە ڕاستیە سەرقاڵی نووسینی کتێبێک بووم لەسەر مێژووی ڕۆژنامەگەری لە شاری سلێمانی و لە هەمان کاتدا بە چڕی باسی سەردەمی شێخ مەحموودم کردووە کە چۆن بۆتە بەردێکی بناغە بۆ ڕۆژنامەگەری لە کوردستانی باشوور. لەم کتێبەدا کە تایبەتە بە شەریف پاشای خەندان لە نامەنیێنیەکاندا ئەم کەسایەتیە جەنتڵمانە کە پلەی فەرێق بۆ لە سوپای عوسمانیا بەڵام لە دوای هەڵەشانی ئیمپراتۆریەتی عوسمانی دێت بەشداری کۆنگرەی ئاشتی پاریس دەکات بۆ دامەزانی دەوڵەتی کوردی. ئەم دیکۆمنتانە هیچی هی کورد نەینووسیوە بەڵکو ئەو کەسانە نووسیوانە کە چارەی کوردیشان نەویستووە و دژی مافەکانی گەلی کورد بوون بەڵام لەبەرەی نامەکانیان بە نیهێنی ناردۆتە وڵاتەکەیان زۆر نیهێنی گەوریان دەکاندۆ سەبارە بە شەریف پاشای خەندان و پەیوەندیەکانی لەگەڵ شێخ مەحموود کە چۆن شێخ مەحموود پشتیوانی شەریف پاشای خەندانی کردو بۆی لە کۆنگرەی ئاشتی پاریس داوای دامەزراندنی دەوڵەتی کوردی بکە بەڵام بەداخەوە لەو سەروەختەدا بە تایبەت وڵاتە زلهێزەکان و بە تایبەتتر بەریتانیا بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوەدا نەبووە دەوڵەت بۆ کورد دامەزرێنێ بۆ لەبەرەوەی ئەو بەرژەوەندیەکانی لەگەڵ قاجار و لەگەڵ دەوڵەتی نوێی عێراق و لەگەڵ تورکیای نوێدا هەبووە بۆی کە باڵانسی هێز بەلای ئەواندا داشکاوە و پێی وابووە ئیمتیازی نەوت و پارە و بەرژەوەندیەکانی لەگەڵ دەوڵەتە داگیرکەرەکاندا نەک لەگەڵ
گەلی کورد بەڵام ئەمە وەکو مێژوو زۆر گرنگە بۆی کە گەلەکەمان بزانێت لەو سەروەختەدا کەسانێکی خەبخۆری وەکو شەی پاشای خەندان هەبووە بەشداری کۆنگری ئاشتی پارێزی کردووە و شێخ مەحموودیش مەزبەتەی کردو بە ناوی هەموو میلەتی کورد پشتیوانی لێ کردو بۆی کە داوای مافەکانی کورد. کاک دکتۆر لە ئێستادا ناوەندە ئەکادیمیەکان لە توێژینەوەکانیانە لە ماستەرنامەکانیانە تا چەندێک گرنگە ئەم بابەتانە گرنگی پێبن و ئایا ئێمە لێکۆڵینەوە و توێژینەوەی پێویستمان هەیە بۆ باخیدان زیاتر بەم نووسینانەوە یان بەم مێژووی کە هەبووە لە پێشتردا؟ لە ڕاستیە زانکۆکان ئێستا توێژینەوەی زۆر باشی تێدا ئەنجامەدرێت بەتایبەت لەسەر دەمی کاکتۆر ئارام کە وەزیری خوێندنی باڵایە بایەخێکی زۆر دراوە بە دامەزراندنی ناوەندی دیکۆمنتاری و لە هەمان کاتدا توێژینەوەی دیکۆمنتاری بەڵام گرفتەکە لە چیدایە حکوومەتی هەرێم پاڵپشتێکی ئۆتۆی زانکۆکان ناکات بۆ خاتری ئەوەی کە توێژینەوەی دیکۆمنتاری بکرێت لەبەرەوەی توێژینەوەی دیکۆمنتاری مەسرەفی زۆرە و لە هەمان کاتدا گەڕانی زۆری دەوێت بە دوای ئەرشیفی وڵاتانە بۆیە داواکارم لە حکوومەتی هەرێم بودجەیەکی تایبەت تەرخانکە بۆ ناوەندەکانی دیکۆمنتاری و لە هەمان کاتدا زانکۆکان پشتیوانی زیاتری زانکۆکان کات تەنانەت ئەهلیەکانیش بۆی کە ئەو کتێبانە دەنووسرێن یاخود ئەو توێژینەوەیان دەنووسرێت بابەتی دیکۆمنتاری بێت چونکە بەڕاستی مێژوو بە زمانی هەر بە زمانی فۆکلۆر نانووسێتەوە ئەبێ بگەڕێتەوە بۆ دیکۆمنتارەکان من کاتێک سەری ئەم دیکۆمنتانم کرد یەک حقیقەتی زۆر گەورەم بۆ دەرکەوت زۆربەی سەکردەکانی کورد ڕەنگە خاوەنی دینارێک نەبوو بن بەهۆی شۆڕشەوە بوون بە ملیاردێر بەڵام شێخ مەحموود تاکە سەکردەی کووردە پێزۆی دەست بە شۆڕشکە مڵک و ماڵێکی زۆریان لە سلێمانی هەبوو بۆی باو باپیرانیەوە بەهۆی شۆڕشی کوردەوە ئەدرێ بە دادگا لەلایەن ئینگلیزەوە دەزەگرن بەسەر ماڵی منقولە و غێر منقولەی واتە ماڵی گوازراوە نەگوێزراوەی و سزای ئیعدامیشی بەسرا سەپێنرێ بەڵام لەبەرەوەی ئینگلیز راپۆرتێکی بەدەست دەگاڵێ ئەگەر شێخ مەحموود ئیعدام بکرێن ناوچەکە بێ بە گۆمی خوێن و ناتوانین لە کوسانی باشوور هیچ بەرژەوەندێکمان بێتە دی حکومەکەی بۆکەن بە موئەبەد و دوورخستنەوە بۆ هیندستان لەبەرەوە داواکارم لە دامەزراوە ئەکادیمیەکان هەوڵدەن لەمە دوا توێژینەوەکانە پشت بە دیکۆمنت ببەسترێ و بەتایبەت مێژووی کورد زۆر دۆڵەمەنە و دڵنیان بەشێکی زۆری مێژوەکەمان دزراوە لە لای دەوڵەتە داگیرکەرەکانە لەبەرەوە داواکارم هیمەتێ بکرێت بۆ باشەکە دکتۆر باس لە بابەتی ڕۆژنامەی کوردی بکەین لەمڕۆیە ڕۆژنامەی هاوچەرخ تا چەندێک ئێمە پێویستمان بۆ ئەزمونەیە بۆی کە لە کاری ڕۆژنامەی مۆدێرنیشدا ئێمە سوود لەوە وەربگرین یانی ئێستا ڕۆژنامە نووسێکی زۆرمان هەیە ڕەنگە لە هێشتاش لە بەرژەوەندی داگیرکەرا کار بکەن ئەو قەڵەمەی کە هەیەە بیفرۆشن بۆ بڕێک پارەوەکەوەی کە لە سەردەمانی پێشووتریشدا هەبووە لە کاتێکدا ئەم بابەتە نەتەوەیانە بۆ ئێمەی کورد زۆر گرنگە ئێمە تاوەکو ئێستاش نەتەوەی یەکین داگیر کراوین زۆر جار ئەگەر لەناو خۆمانە یەک نەبین ئەوە سێرەکەین زۆر بە ئاسانی داگیر کرد ئەتوانێ ئەو مێژوەمان بسڕێتەوە ئەوەی کە گرنگە ئێمە لە میدیای کوردیا ئەمڕۆ یەک بین و گرنگی بنەتەوە و کلتور و ناسنامەی خۆمان بین لە ڕاستیە ئەرکی ڕووناکبیر زۆر سەختترە لە ئەرکی هاوڵاتێکی سادە بوو لەبەرەوەی کە پەیامەکانی بۆ خەڵک بڵاوکاتەوە دەتوانێت کاریگەری لەسەر ژیانی خەڵک و بیرکردنەوەی خەڵک دابنێ لەبەرەوە ئەرکێکی ئەمڕۆی میدیای کوردیە کە بەردەوام ئەو بابەتانە بڵاوکاتەوە کە هۆشیاری جەماوەری تێدایە بۆچی یەکەمینیان مەسەڵەن بۆ پابەندبوون بە یاسا ئەرکی میدیا ڕۆڵێکی زۆر گرنگە بینێت لەوەی کە بەردەوام هانی هاوڵاتیان بە پابەندبوون بە یاساکانی وڵات چونکە هاوڵاتیان دەبێت ئەو ڕاستێ بزانن هەتا ژیانێکی شەرافەتمەندانەی یاسایی و نیشتیمانیان هەبێت شانازین بۆ خۆشان و بۆ منداڵەکانیان دووهەمین ئەرکی میدیا لەم ساتی جەنگەدا ئەوەیە کە چۆن هاوڵاتیان فێرکە لە کاتی جەنگا خۆیان بپارێزن و لە هەمان کاتدا خۆیان لە لێکەوتەکانی جەنگ بە دوور بگرن چونکە بەداخەوە ئێمە کە کۆمەلگایەکی موسڵمانین پێویستە بە موسڵمانانەش ڕەفتار بکەین چۆن ئەوەیە کە لە کاتی قەیرانەکانە ئێمە بێ هاوکار و یارمەتیدەری یەکتر بین نەک کاڵاو شتومەک لەسەرێک گران بکەین چونکە بەداخەوە یەکێک لەو دیمەنە دزێوانی کە لە ناو میدیاوە تا لە ناو تۆڕە کۆمەڵاتەکان دەبینم دروستکردنی قەیرانە بۆ خەڵک زۆر جاران خەڵک لەسەر بنەمای واتەوات و فەیک نیوز کاڵایە گرانە بێت لە بازار و نامێنێ لەبەرەوە داواکارم لە میدیاکاران بەردەوام هۆشیاری جەماوەری بڵاو بکەنەوە و سێهەمین ئەرک کە زۆر زۆر گرنگە ئەویژەوەیە بەردەوام هانی هاوڵاتیان بدەن کە هاوکار و یارمەتیدەری یەکتر بن چونکە کاتێ بەتایبەت کە سەفەری ئەوروپاکەی ئەبینی ئەچیتە ماڵی هەر کوردێک یەکی لێکی بەڕێستر و بە حورمەترن باشە ئەم حورمەت و ڕێزەی کورد بۆ لە ناو میلەتەکەی خۆشمانە بۆ ئەبێ لە کاتی بێگانە یا هەمان بێ لە وڵاتی بێگانە بۆ لە ناو خۆمانە لاواز ببێ لەبەرەوە ئەرکێکی میدیاکانەوە بەردەوام
ڕۆحی تەبایی و هاریکاری لە نێوان یەکترا بڵاوکەنەوە و چوارەمی ئەرکی میدیا ئەوەیە کە بەرپرسیارەتی کۆمەڵاتی بڵاو بکاتەوە واتە هەر هاوڵاتیەک لە ماڵەکەی خۆی لە شوێنی کارەکەی خۆی بەرپرسە لە کار و ڕفتارەکانی هەم بەرپرسایەتێکی یاسایی لە ئەستۆیە بەرپرسیارەتێکی مرۆڤی لە ئەستۆیە و بەرپرسیارەتێکی ئاینیشی لە ئەستۆدایە چونکە مرۆڤ هەر چاکە ناکە بۆ خاتوی لەم کۆمەڵگایە بە چاکە وەسفکرێ بەڵکو ئەبێ ئەوەی لە یاد بێ لە قیامەتی شاخوای گەورە چاکەکاران ون ناکات. زۆر باشە سپاس بۆ دکتۆر کارزان محەممەد نووسەر و توێژەر کە لەگەڵمانە بە سپاس دەکەین. سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان.